لزبكا بيغمري خاص الله عليه وسلم عينا شال سري بو يمدانا أفرمي يشغل أصحاب أفرمي بيغمريان صلى الله عليه وسلم هات سيرك لبنجم زبكيكي زور قورا رواو على وتي أول شيء وتم أول زبكيك لبنجم هاتوا يا رسول الله صلى الله عليه وسلم أزاري شي زورا هاتوا فرمي آية ذريرة هي طبعا ذريرة جورك وكو زراتي خومان چۆنە ئەبوو کەیفیەتەیە بەڵام بۆنێکی زۆر خۆشی هەیە لە وڵاتی هیندستان زۆرە لە عەتارەکانیش هەیە بەتایبەتی لەناو عەرەبا زۆر بەکاریان هەندێک جار وەکو بخوردیش بەکاریە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی حەجە ذەریرەی وەکو بۆنی خۆش بەکارهێناوە لە باسی ئەحرامە ئەو بابەتە بە درێژی ئەخوێنرێتەوە فەرمووی ئایا ذەریرە و نییە وتی بەرە وەڵڵا هەمە فەرمووی دێ بیخەرە سەری چاکرد ئەفەرمێ خستمە سەری یەکسەر چاک هم ئێشەکەی نەما هەم دوای وردەوە بە هەڵتروکان نەما کەوتە خوارەوە کۆتایی پێهات حتى دعایەکی فێر ئەکا ئەفەرمێ کاتێککە خستە سەرت ئەم دوعایە بخوێنە طبعا هەندێک عیلاجی نەبەوی هەیە تێکەڵە یعنی لەگەڵ عیلاجە مادیەکە عیلاجێکی معنەویش دائەنێ ئەنێرا عیلاجە معنەویەکەی داناوە ئەفەرمێ بیخەرە سەری بڵێ اللهم يا مصغر الكبير ويا مكبر الصغير صغر ما بي ئەی ئەو کەسەی کە گەورە بچووکەکەیتەوە بچووک گەورە ئەەکەی ئەم شتێ بمنەوە بچووکی کەرەوە مەیهەڵە بۆ بالوکەشەوە تەجروبە کراوە ئەو لەما تەجروبەیان کردووە زۆر تەجروبەیەکی ناجەحە بۆ لاچوونی بالۆکە ئەگەر بێتەوە ذەریرە بخرێتە سەر یا خاکی دڵی زێدی خۆی ئینسان بخاتە سەر ئەم دوعایە بخوێنێ اللهم يا مصغر الكبير ويا مكبر الصغير صغر ما بي کۆتایی پێ لە ئەو شوێنەیە نامێنێ